چاکسازەکان لە سێکتەری کارەبا لەبەر ئەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە باشبوون و خراپبوونی دەبینرێت و دەرئەنجامەکانی پێویستە ڕوون بن. بەپێی بەدوادەچوونەکانی بەرنامەی هەنگاوی نوێم لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەت هێرێمی کوردستان تا ئێستا بە نزیکەی 24% بەرهەمهێنانی کارەبا زیادی کردووە. بەڵام لە بەرامبرشیدا خواست لەسەر کارەبا لە زیادبووندایە و ژمارەی هاوبەشانی کارەبا لە ماوەی ئەو کابینەیەدا تاوەکو ئێستا بە ڕێژەی نزیکەی 23% زیادی کردووە. لەگەڵ هەموو ئەمانەش هاوڵاتیان چاویان بڕیوەتە ئەوەی کە ئاخۆکەی کێشەی کارەبا بەیەکجاری چارەسەر دەبێت. قسەکردن لەسەر ڕەوشی کارەبا و کێشە و گرفتەکانی لەگەڵ پلان و بەرنامە و پرۆژەکانی وەزارەتی کارەبا و ئەو چاکسازیانە و گۆڕانکاریانەی لەم ماوەیەدا ئەنجام دراون تەوەری سەرچیمان دەبێت. بەخێر بێن بۆ بەرنامەی هەنگاوی. دووبارە سڵاو. وەزارەتی کارەبا یەکێکە لە وەزارەتە گرنگانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیان و ئابووری هەرێمی کوردستانەوەیە. پێویستە وەزارەتە لەگەڵ زیادبوونی خواست و ژمارەی هاوبەشانی کارەبا و فراوانبوونی شار و شارۆچکەکانی کوردستان کار و بەرهەمەکانی فراوانتر بکات. هەنگاوەکان چین و بربەستەکان چین. لەو بەرنامەدا هەوڵ دەدەم وەڵامی کۆمەڵێک پرسیار وەربگرم و زانیاری گرنگ لەسەر ڕەوشی کارەبا بەدەست بهێنم. ئەویش بە میوانداری بەڕێز ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان. جەنابی وەزیر زەژنت پیرۆزبی و ئەزیەتماندای لە دهۆکەوە بۆ ئێرە بەم زەژنە. زۆر سپاس بەسەرەتا ئەمەوێت لەگەڵم بی بۆەوەی کە کۆمەڵێک داتا بە بینەرانمان بدەین ئەگەر هاوکارانم ئامادە بن کاژمێرەکانی پێدانی کارەبا و ڕێژەی بەرهەمی ساڵانەی کارەبا لە 2010 تاوەکو 2022. جەنابی وەزیر بەرهەمهێنانی کارەبا لە ساڵێکدا لە ساڵی 2010 2683 مێگاوات بووە. هاوبەشەکانی کارەبا لە ساڵی 2010 1,448,289 هاوبەشە بووە. کاژمێرەکانی پێدانی کارەبا 14 سعات و 10 خولەک بووە. ئەمەیان لە ڕۆژێکدا. بە بەراورد ئەوان پێش ئەوەی ئەوانی تری شی بکەینەوە بە بەراورد لەگەڵ چارمانجی یەکەمی ساڵی 2022 کاوەی لای جنابتانە بەرهەمهێنانی کارەبا لە ساڵێکدا 3321 مێگاواتە هاوبەشانی کارەبا 1,770,503 هاوبەش بووە. لە کاژمێرەکانی پێدانی کارەباش 13 سعات و 39 خولەک بووە بۆ ئەو چوار مانگە. کەواتە ئەگەر بەراورد بکەین لە نێوان 2010 بۆ 2022 تەماشا دەکەین نزیکەی ڕێژەی 24% بەرهەمهێنانی کارەبا زیادی کردووە لە بەرامبەردا 23% هاوبەشانی کارەبا زیادی کردووە. ئەمەوێت کۆمنتی تو لەسەرەوە بزانم بە تێکرای شڕحکردنی تێکرای ئەو ساڵانە لە بەرهەمهێنانی کارەبا لە ساڵێکدا بۆ هاوبەشانی کارەبا بۆ کێژمێرەکانی پێدانی کارەبا. فەرموو لەگەڵم. بەڵێ زۆر سپاس کاگرەگەز وەکو داتا دیارن لەسەر شاشێ لە 2010 2683 مێگاوات هەبوون. ژمارە بەشداربوونێت کارەبێ ئان هاوبەشت کارەبێژی دیارن 1,448 لەگەل تێکرای ساڵێ 14 ساعت و 10 دقیقە. بەسەکە مقارنە بکەن گەل 4 هەیڤێت دەستپێکێ کو هەیڤائەیەک و 2 هەیڤائەیەک و 2 ینی دەمژمێرد کێمن وێگاوە هەیڤ پەیڤ دێزێدە بێ ینی ئەف دەمژمێرە ئەس پشتڕاست کەم خەلکی خۆدێ ئەڤە بەرف زیدەترچن بەش بەرک و هەیڤائەیەک و 2 دەمژمێرن هەبوونا کارەبێ ئەتکێم بوون لەومە معدلێ 4 هەیڤا کێمترە بەس وەختی ساڵ تومام ئەف ڕەقەمە دێ بەرف زیدەتر. بڕش تااقەتی داتام هەیە وەرش تەماشی داتایەکانەکەم. کاژمێرەکانی پێدانی کارەبا لە ئیستا بۆ ئەو چوار مانگە 13 کاژمێر و 39 خولەک بووە. بە پێچەوانەوە کاتێک تەماشی 2010 دەکەن تقریبان ئەم دوو ژمارە لێک نێزیکن. لە ساڵی 2020 لەم سێ مانگە ڕێژەکە زیاتر بووە. بەستەکەم خەلەلێکی ینی بۆچی لە کاژمێرە پێدانی کارەبا بۆ ئەو سێ مانگە تەمانەمە لە داتایەکەمان لە بەرداشدانی بەڵام وەکو معلومە تەماشی ئەو چوار مانگی یەکەمەکەین بە بەراورد لەگەڵ ساڵی پار ڕێژەکان زیاتر بووە. بۆ نمونە لە 2021 بۆ ئەو چوار مانگە لە 13 کاژمێر زیاتر بووە لەم ژمارە زیاتر بووە. طبعا چەند ئەگەرێک هەبووینە ئیکیش ئەگەرە وەکو وەرزێ زستان ئەف ساڵە فەرق بوو ساڵێکی ترێز بژم ئەvە وەکی بژن یا دیارە کو ئیکەمین ساڵ بۆ هەتا الموضوع لافاوە ئەوە هەیکە مقارنە بکەیت کو بزانی ئەف سارمایە vê zivistanê ferqtir bû ev êkî wan du siyanê werzî daîmen heyva yanî
سه و چهار و پنج برهویا هاوینه تکرین طبعا اف کمپانیا جی مجبورند في فتره دا یان بهاره یا پاییزه صیانت خوب کن محطه خبات نکه 300 مگاوات جدر ونکو 25 ام توقعات كان 20 حتى 25 دي 300 ميجاوات زفرنافا هر وصا چندین کمپانی دیتر شوانا ماس 6 وحدة وانجي دركت بونج بر صيانه طبعا دركتنا افا وحده هر شوان يعني نكيم تش 125 ميجاوات كهرباء يعني لودك يعني توليدك ايجار مازن دركبي افاجيش بر کو بابت شایسته توانید دارید وقتی خدا نهاد بون لو ما کفتنا الگلگ بله سپاس بو کو جناب سروک حکومت الپنجی چار پاره پیتوی 75 میلیون دلار هاتنا تخصیص کرن هکم ملاحظه کن هیوا چار وضع کار بجاره کدیتر زفری و کوت ماوی دو هیوا دا اف وحدت صيانته تكرن جاره کدی بزفرنو يعني كواتە زۆر بە کورتی ئەگەر وەڵام دەیەوە چکە بله پرسیارەکانمان زۆرن کاژمێرەکانی پێدانی کارەبا بۆ مانجی 5 بله بۆ مانجی 6 لەم ڕێژەیە زیاتر دەبێت اكيد طبعا هيفا چار مزيدترش 18 ساعات و 45 دقيقه كار بياده يعني نابرا 18 بو 19 ساعات وقال الشارجي يعني حتى 20 ساعات جي يچوي الهيفا بينجي اف جماره ديمينيت چونکی هندێک بەرهەمێنانە دیترێژی ئەم دێ بەحث کەن ئەوژی دێ ئێتە ناو شەبەکێدا لەوما ئەف ڕقەمە بەلێ ئەکیت دێ بەرەفزێ دەبێت زۆر باشە هەر بۆ بینەران مێگاواتەکان بەو شێوەیە ڕوو لە زیاد بوونە لە ساڵی 2010 2683 بووە 2019 لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێن بۆ 3166 لە 2020 3068 لە 2021 3372 کات تەماشا دەکەین کێرڤەکە بەرز بووە لە 2022 بۆتە 3321 مێگاوات کە بە ڕێژێک وەک باسمان کرد سەدان 24 ڕێژەکە سیادوە ئەگەر بچینە سەر گرافیکی دووەم کە تایبەتە بە پرۆژەکانی کارەبا لەژێر دروستکردندا بوون و بڕیار لە هاوینی ئەم ساڵ بکەونە کار ئەمەیان گرینگە چکەمە مێگاوات کارەبا زیاد دەبێت وانە او محطة تازه بينت ناف تورين هرمي دا و هيفا بينج دي دست بكن حتى هيفانه اف بينج محطة دي كفنت كاري دا شوانا محطة ديرالو كي 38 ميجاوات كهرباء سر قرض ياباني اف هاد بونه جيب جيكرين ابدي بديماي كت الديما هيفا بينج اف دي كفتت كاري دا هر وصا سه محطة 29 ميجاوات دو كابلي سليماني بروجي بس كهرباء تاسلوزش اگر ما قول سه محطة 29 جي اما اتسين السريان بلان بخطوه بخطوه بس بروجي بس كهرباء 51 ميجاوات محطة 51 ميجاوات تاسلوجا جري بس طوان تمام ببو الهيفا ايك مجارة كادي تري وكي بيجن اعلان كرو بو كومبانيا كي كات بنيفا قيمته بري نكا كيلووات يعني ميجاوات 28 دلار بو نكا بو 14 دلار بنيفا قيمته واحاله بويا وبري حفتيه كما يرادس كريد مواكي كردا اف كومبانيا دست كاري خوكه جرافيك تريم ديكاك احمدي بروديسر پرۆژەکانی کارەبا لەژێر دروست هەمان ئەو پرۆژانەی کە لەژێر دروستکردن دابوون ئێستا بڕیار هاوینی ئەمساڵ بکەونە کار ئەم 29 مێگاواتەیە کە سێ دانەیەوی تر دوای دەردەکەوێت 29 ئەگەر ئەمەیان باس بله طبعا پروژه نه یعنی شنو دەست بکینە ئە پروژێت وەختێ بریارانە 6 یا UNDP وەختێ خۆراک بەرامبەری نەفت و ئەڤە بوو بەس ئە پروژە دیزلیش کارتکردن کیلووات السەرمە تقريبا 20 سنتات كات ام نچار بونج بركو وضع دارای او ترما جور 180 ما جوهارت كرا اتش اف او كودي بتا 7 سنت هيفي فيول اويل نفط رش يعني بلا افا يا بردسته و سعره ويجي قالك يمترا برينك هكا ما بديزلي دا باشولي دا 20 سنت بيت نو كدي بتا 7 سنت باش جرافيكي دو جرافيك دو سلايد بروجكاني كهرباء امشان 29 كە جناب ئاماژەت پێکرد ئەوەی بازیانیش 500 مێگاواتە ڕێژێکی زۆرە ئەمەش ئەم ساڵ لە مانجینۆ دەکەوێت ئە 29 طبعا هەیوا 6 هەولێر دەکەوێت کاردا هەیوا 7 سلێمانی هەیوا 8 ئان دومای هەیوا 7 دوژ دەکەوێت کاردا 500 مێگاوات بازیان ئەوە بغازەیە البازیان دێ الهەیوانە آماده بید که بو برامیننا 500 مگاواتا لو ما اگه ام سرجمه اوا هر 5 پروژه
اف ساڵە دا 676 مێگاوات تازە دێنێت نافتۆرن عرێمی زۆر باشە بە تێکراوەکەوەی کە جنابان ئاماژەتان پێکرد 676 مێگاوا زیادە بێت کەواتە بنزیکراوەی تقریبان 10 هەتاوەکو 12 لە سەدی ڕێژەکە دیسا زیادە بێت یعنی لە 24 لە سەدیەکەی دەبێتە 36 لە سەدی وانە ئەمە ڕێژەیەکی زۆرە لە بەرامبرشدا ژماری هاوبەشان بەو شێوە زیاد ناکەن کەواتە تحصیل حاصل ئەوە پێمان دەڵێت کە ئەم ساڵ ڕێژەی کارەبا و پێدانی کارەبا زیاتر دەبێت وایە وەکو مێگاوات زیاتر دەبێت دەمژمێژی شپار دێ باشتر بن پرسیاری ترمان پێە لەگەڵم بە بۆ ئەوەی بچین کۆمەڵێک زانیاری ترمان پێ جنابی وەزیر ئێوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە 27 چاری 2022 لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران راپۆرتێکتان خستە ڕوو بە شێوێکی گشتی ڕقم و داتای تێدا بوو بۆ چاکردنی ڕەوشی کارەبا وێنەیەک دەست بەرنامی ئێمەش کەوتووە لە شوێنێک باسی بربەستەکانی باشترکردنی ڕەوشی کارەبا دەکەن کە هەوڵ دەدەین بە خێرایی بەسەرێدا تێپەڕین یەکەمیان نەبوونی بودجێ پێویست بۆ ئەنجامدانی پرۆژەکان دووەمیان شایستەداراییەکانی کۆمپانیەکانی بەرهەمێنانی کارەبا کە جنابتان باستان کرد کەمی سوتەمەنی پێویست بۆ بەرهەمێنانی کارەبا کەمی ئاو لە بەنداوەکانی دوکان دەربەندیخان هەروەها ڕێگریکردن لە ئەنجامدانی پرۆژەکان و شەشەمیشیان بەرزبوونەوەی خواست لەسەر کارەبا بربەستەکانی باشتر بوون چ پەیوەندیەکی بە نەبوونی بودجەی پێویست هەیە طبعا هەر کارێکی هەبیت پێدوی بودجەیەکە هەکە بودجە نەبیت کار نایەتەکردن چونکی اف مواد تورن هرما كردستان تينا بكارينان همي اون او تينا كارين بونمونه فيجا تيلا عموده محاوله هر كرستاي بتزبج من ناف خوينين لو ما بودجه بيت تخصيصات دا كومبانيا بشين كاري خوب كان شایسته دارایی کان اوا اوندي اگادار بن کابینه دا پارەیەکی باشتان لە کەمکردنەوەی ئیستحقاقی ئەوەی کە پێشتر کرابوو کەمکردنەوەی ڕێژەکانیان کە لەمە ساڵی پار لەسەر لە بەرنمێک لە بەرنمەکان ئەم داتانەمان خستە ڕوو لەوێ کۆمەڵێک پارەی باشتان بۆ خەزێنەی دەوڵەت گەڕاندەوە لێرەش تا باسیەوە دەکەن شایستەدارەکانی کۆمپانیەکانی بەرهەمێنانی کارەبایان پێ نادرێ ئەمە هەست ناکرێت زۆرێک لە تەزاڕوبی تێدا بەێ طبعا وەکو پێداچوون ئان هەموارکردن گرێبەستە کارێکی ئیکجار مازن هاتێکردن توێ کابینێدا بۆ نمونە تنێل کومباین سایکلە هەر مێگاواتێک 18 دلاری تاکنیا خوارێ بەرینکە ئەلتیزامات لەسەر مەوەکو حکومەت کارکردبانە کار نەکردبان 85 سەدەی بوو نوکەیت مای 30 سەدەی یعنی 85 یا بۆیە 30 سەدەی هەر وسا چەندین محطاتی دیترێ یە تازای هاتیێنان شەوەکێدا بوو نمونە 300 مێگاواتت خەبات بەرنیکە 32 دلار و وێگای 17 دلارە هەموارکردنا گرێبەستە تاسڵوژە 28 دلار بۆ مێگاواتێ بوونە 14 دلار کەواتە ڕێژەیەکی زۆر چاکسازی لە پارەکان کرا لە خرجەکان بەس ئەوە مای وەکو پێتڤی و ئەو شایستە ینی بوو نمونە هەکە ئەم بێژن هەیوێ 7 ملیۆن دلار شایستێت وابووینە یعنی چێبیت مە 25 مە ێداین لەو ما گەلەش وا کۆمپانیا وحدێتوان مستحق بوون و سیانێت تێدا بکەنەوە ئەو پارێ بەردەست نەبوو 6 وحدە هەولێر هاتبوونە ڕاگرت ئەنی هەولێر و سلێمانی هاتبوونە ڕاگرتن هەر وسا دوی پلانەوان ئەو بوو کە هەتا هەیوا 6 5 وحدی تریجی دەرکەون سەروی ئەساسی مەدید و وەزعی کارە بێدێ بەرەف خرابی چیت لەگەل جەنابی سەرۆکی حکومەتێ پێنجی 4 بریاردا و ئەف شایستە 75 ملیۆن دلار بۆ هاتنە بەێ دا ئەف وحدە جارێکا دی بزڤرنەوە و سەروی ئەساسیژ هەکتە سەحکەنەی هەیوا 4 پشتی و ئەف شایستە بۆ هاتنە سەرفکردن دەمژمێرن هەبوونا کارە بێ باشتر لێ هات کەمی سوتەمەنی پێویست بۆ بەرهەمێنانی کارەبا بمبورە ئەمە پەیوەندی بەناوخۆیان پەیوەندی بەم قیرانە گەورەشیە کە ئێستا لە جیهان بەبوونەی شەڕی رووسیا و ئوکرانیا سەری هەڵداوە نەخێر ئەوە طبعا علاقەت شەڕێ ئوکرانیا وەنینە مەبەستامە ئەو محەطێت مەهەین کونوکە الجمجمال الهافلير الخرملة الدهوك البازيان مسيو 4 وحدة يتهين
اوه همی بغازی شول کن دیزلی شول کن او کمیا غازی اول بردست ما تنی ما شخصات به سجاره تین ترا 22 وحدات کن نوکه 12 وحدات شوان راوستیاینه هک ابرو غاز هبید سو 8 هبید ام دشین دانه شولی هر وحده که شوان 125 مگاوات کاربینه یعنی تو حساب که 1500 مگاوات وگاوی حاضرن کو اف سو 8 چارە سەر نەکرام کێشە ئێستا چاره سریاوی طبعا وەکو پلان وەزارەتە سامانە سروشتی ئەوەدا بەشتان کردووە بە زوعەیەکیان پەیوەندی بە سامانە سروشتەکانەوەیە هەیە بە کشتتاڵەوەی بە پلاندانانەوەیە وەکو غاز دیف پلانên وەزارەتە سامانە سروشتی 2023 li heyva 4 200 pê sêcar dê yê gazê zêde bin vê gavê em dêşên 1000 megawatê dîtirê wekû berhemênan pê zêdeke me besta me ew ku kar ser dabînkirina gazê bê tekirin her wisa me hetayekê hey 1000 megawatt li duhok heta nike pipeline gazê bû nehatiye kêşan yani heke gaz zêde jî bît heke jêrxane nebît wekû pipeline yan borya gazê bû nebît لەومە داکۆکیل ئەنجومەن کرد و کار سەر ئەوێ بێتە زۆر بە کورتی هەردوو بربەستەکەم بۆ باسکە یعنی هەوڵ دەین استغلالی کاتەکە بکەین کەمی ئاو لە بەنداوەکانی دوکان و دەربەندی خان بە تەنسیق دەبێت لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بکەن دومیان ڕێگریکردن لە ئەنجامدانی پرۆژەکانی سمارت میتر باشنەوە طبعا ما دو محطة كهربائية هين يسركي دوكان 400 ميجاوات دربندي خان 249 يعني جيرخان يعني وكو شيان 649 ميجاوات كهرباء برهم بيني دوا هر 4 هيوادا سر راي كو خواستك زيدل سر كهرباء 57 ميجاوات داينما يعني نهش صادي شويه طاقه او کو یا تصمیم کری یا بجنه دیزاین کپاسیتی اوجیش برنبونا آوه براستی وکو وزارت کشتوکالی نکو او متعمد اف آمد نایت بردان بلکه او آواد و بنداوادا یا کمه تنی چاره سریتان کردو اما چاره سر کرد نخیر چاره سر یا آوه ازبیم دسته کشمدان نه یعنی بار که اجی وزیرا کشتوکالی جام حسکن یا پر با مگر دعا میکنن بلن وجا وکو حل بو و نهایت کردن بس چه دا یال برچاوت انجمنی وزیران هر وصاب بو حولاتی جا روم بید یعنی مجر خانه هی بس هندێک شوان غازە هەندێک شوان ئاوە هەندێک شوان ڕێگری دەکات لە ئەنجامدانی پرۆژەکانەوەی سمارت میتر طبعا بربەست بەر ئەنجامدانا پرۆژە نەکو بەس سمارت میتر بتنێ بەلکی چەندین پرۆژی دیترێژی ینی نوکە ماسترین دو پرۆژە مە بازیان بۆ ڕاپەرینیە هەی 105 کیلومتر خەڵی 132 کیڤی دەڤەرە بازیان الوێرێ جوتیار و اوه یعنی ریگرن کو کار بیته کنه هر سال سی صادق بو حلب چه دیسا هشت تورا الویری ریگریت تکرین طبعا هم وزارت کا وکی بجنیا فنینه ما و امکانیات نینن کو هم چن يعني وكي بيجن هيزك يبانوا دفاع كانوا حتى كاري وخاب كان هل تنسيق هي جنابي وزير يعني عادة واش بخوتان لرابورتك اما جتان بيكرد وكب ام بربستانە پەیوەندیان بە کۆمەڵێک جیهاتیە پلاندانانە سامانە سروشتەکانە کشتوکاڵە هەندێک پەیوەندی بەخۆی ئەنجومەنی وەزیرانەوەیە يعني هەست تنسيق نییە يعني ئەمنی تۆڕەکە تنسيق کاکیا ڕێگەس تنسيق هاي بس پێشگلی نەبووە يعني بۆ نمونە پروژه سمارت میتر سەرانسەری کوردستانی تێتە ئەنجامدان بەلێ الپنجوین تەدیت يعني چ ئەز بژم بە ئەعلامێ ئینا خوارێ چەند ڕێگری لاتێ دوکان هەر وسا و چەندین جهێدی ترێژی مەبەستا مە ئەف بارودۆخە ڕۆم بیت بەرامبەری ئەنجومەنی وەزیران بەرامبەری خەڵکێکیژی یعنی باشترین پرۆژەیە کە تێتە ئەنجامدان سەرانسەری هەرێمێ بێ بەرامبەر یعنی هاوڵاتیژی هیچ تێکچوەیەک لەسەر هاوڵاتی ناکەویت ئەرێ ڕێگری بوو چییە ڕێگری بووە هەندەیە تنێ ئەو زێدەگاویا یا بەرینکە هەروەکی خۆمبینی تامانە پرۆژە ئەوێ دێچارە سەرکرد هەر وسا گەهشتنا پسولێ هەیوانە بۆ هاوڵاتی هەر وسا پێنەوێتی عادات بچتە ماڵە و قیراتەوە هەلکرا لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئەگەر معلوماتم پێ بدەیت ئەنجومەنی وەزیران تەمان وەکو وەزارەتە نافخۆ یا پەیوەندیدارێک و هاریکاریان مە بکات هاریکار بووینە بەس يعني البنجوين والدوكان وفا ظاهرة هرماي جناب تواني بيان بلي سال ختن بو يتسال سر بله بس وكو چاره سريا سركي هشتا ناتك باشا با بيكو باكيزك ببينين دواتر كومالك برسالة ترتاوتو دك بله فرمو
کارەبا بە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی وزەدا دەنرێ و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئابووری و پەرەپێدانی وڵات و بەرزبوونەوەی ئاستی گەشەوە هەیە. وەزارەتی کارەبایی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا لە هەموو سێکتەرەکان کاری گەورە و گرنگی ئەنجامدا. بەڵام بەرزبوونەوەی خواست و پێداویستیەکان لەسەر کارەبا و زیادبوونی ژمارەی هاوبەشانی کارەبا، ئاستی خواستی بەکارهێنەرانی کارەبا و پێشکەوتنی شارەکان و پرۆژەکانی وەبەرهێنان زیاتر و فراوانتر کردووە. بۆ ڕێخستنەوەی ئەوەش پرۆژەی پێوەری زیرەک بەگار خرا و تا ئەم ساتە 1,240,000 پێوەری زیرەک لە سەرانسەری هەرێمی کوردستاندا بەستراون کە دەکاتە لە 187 هاوبەشانی کارەبا. بەوەش ڕێژەی وزەی ونبووی کارەبا زۆر کەم کرایەوە. هەرەوەندەش نییە خزمەتگوزاری ماڵپەڕی پسوڵەش کەوتەکار. هاوبەشانی کارەبا دەتوانن بە نووسینی ژمارەی ئەژماری پسوڵەکانیان لە شوێنی دیاریکراو لە ناو ماڵپەڕی پسوڵە ئاگاداری نرخی کارەبای بەکارهاتووی خۆیان بن. بە درێژەی چەند ساڵ وزارەتی کارەبا کە ئەعلانی کرد و ڕسمیان 145 لە وزەی ونبووی هەیە، بەڵام لە دوای بەستانی پرۆژەی پێوەری زیرەک زۆر بە خۆشحاڵیەوە ماگانە گۆڕانکاری دێتن، مانگمان هەبووە 120 بووە، ماگمان هەیە 180. بەو دوایینە پرۆژەیەکمان دانا کە بە ناوی پسلە.com کە ئێستا ناوەکەی بە ناوی ilik.pay.krd. ئەم وێبسایتە هەر هاوڵاتیەک هەر پێکاتەیەک لە هەر شوێنێکبی لە هەرێم دەتوانی داخلی ئەم سایتە بی. ئەم پرۆسەیەش بە دەستکەوتێکی گرنگی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەنرێت. ژمارەی سەرپێچیەکانی سەر خزمەتگوزاری کارەبا لە پارێزگاوی دارەسەر بەخۆکان کە لە ڕێگەی پێوەری زیرەکەوە دەزیشان کرابوون تا مانگی شوباتی 2022 بەم جۆرە بوون. لە پارێزگای هەولێردا 15,885 سەرپێچی، لە سلێمانیدا 20,676 سەرپێچی، لە دهۆک 17,553 سەرپێچی، لە هەڵەبجە 1,749 سەرپێچی تۆمار کراون، لە گەرمیانیشدا 4,718 سەرپێچی تۆمار کراون کەوا لە ڕێگەی پێوەری زیرەکەوە دەزیشان کران. بەڵام لە ماوەی ئەم دوو مانگەدا و بەهۆی پێوەرەکەوە ژمارەکە بەڕادەیەکی زۆر کەم بۆیەوە کە ئێستا تەنیا 7,000 سەرپێچی بۆ سەر تۆڕی کارەبا ئەنجام دراون و بەرپرسانی کارەباش دەڵێن لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئەو ژمارەیەشدان. بۆ ڕێخستنەوەی زیاتری کاروباری وزە لە ڕۆژی 3/4 2022 بەڕێوەبەرەتیەک بۆ کاروباری وزە لە وەزارەتی کارەبا دروست کرا. لە بەرامبەردا بەڕێوەبەرەتی گشتی کۆنتڕۆڵ و گەیاندن هەڵوەشایەوە. لە ئەندازیار دیار بابانی بەڕێوەبەر دەپرسم ئامانجی و بەڕێوەبەرەتیە چییە؟ ئامانجەکەی وەرگرتنی هەموو داتا و زانیاری سەبارەت بە بەرهەمهێنانی کارەبا لە هەموو ویستێکەکانی بەرهەمهێنانەوە و دابەشکردنی بۆ چوونە ناو سیستەمی کارەبای هەرێمی کوردستان و چۆن ئەمە دابش دەکرێت و چۆن ئەم ئاڵ و گۆڕی وزە ئەکرێ لە نێوان هەرێمی کوردستان یان لە دەرەوەی هەرێمی کوردستان. وەزارەتی کارەبا زۆر باسووکیەکی زۆری هێناوەتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. پێشەکی پێشتر بەڕاستی بارگرانێکی زۆر بوو لەسەر هەرێمی کوردستان. وەزارەتی کارەبا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا پرۆسەی بە ئەلیکترۆنیکردنی داواکاری هاوڵاتیان و نووسراوە فەرمیەکان و ناردنی سکاڵاکان لە ئاستێکی بەرزدا خستۆتە بواری جێبەجێکردن. لە هەمان ڕۆژ وەڵامی داواکاری و کێشەکان دەدرێتەوە. ئێمە هەستمان بەوەی کرد کە پۆستە بە شێوازی کلاسیکی کۆن بە تاخیر دەگاتە دیوان. لەسەر ئەوە ئەساسا ئێمە هەستین بە ئەکتیڤکردن و دانانی سیستەمی DMS دیکۆمنت مانیجمنت سیستەم. ئێستا دەتوانین بڵێن قەرەباڵغی زۆر کەم بووە لەبەرەوەی کە هەوڵاتی سەردانی ئێمە ناکرد. بەرەتی گشتی کارەبای سلێمانی 24 مانگ نووسراوەک لەوێ سادر بوو. لێرەش هەر لە هەمان لەحزەدا لە 24 مانگ پێویستە وارد بتن واردەی دیوان و لە هەمان لەحزەی بۆ من بێت یان بۆ مدیر ئاماکان بێن لە یانی بۆ جەناب وەزیر بچێتن. حەستن بە دانانی سیستەمی ئێسکالا لە 23 نوێی 2021 ئەو سیستەمەمان دانا هەتا ئێستا 648 ئەسکالا گەهشتە ئێمە کە 502 ئەسکالا چارەسەر بوون ئەوانەی دیترجی لە بەردەستمان. وەزارەتی کارەبا پرۆژە ژینگە پارێزیەکانیشی لەبیر نەکردووە کە بە تاوبوونیان دەتوانن زیاتر لە 3500 مێگاوات کارەبا بەرهەم بهێنن کە دۆستێکی گرنگی ژینگە دەبن.
کاکەمال سەبارەت بە پرۆژەی پێوەری زیرەک کە لە راپۆرتەکەش هەبوو 1,240,000 پێوەری زیرەک لە سەرانسەری هەرێمی کوردستان ئێستا بەستراون کە ڕێژەکە دەگاتە 87%. تەوان بەپێی ئەو پلانێکی ئەوە داتانناوە دەبێت بۆ ئەمساڵ ڕێژەکە بدە 100 وەکوێ کە پێشتر لە یەکێک لە بەرنامەکانی ئێمە جنابەت ئەم معلوماتت پێداین. بربەستەکان چی بوون تاوەکو ئێستا خەڵکانێک لەگەڵ کارەبای لەگەڵ پێوەری زیرەک نەبوون. یعنی هەستیانە کرد پێوەری زیرەک غەدریان لێ دەکات بەڵام منفعەتەکانی ئەمەوێت بینەران ئاگادارکەوە لە معلوماتیان پێ بدە لەسەر منفعەتەکانی منفعەتی چی بوو؟ طبعا ایکش منفعت دانانا اوی پروژه او بو کمکردنا وزا او بفیرو دچود لوسس مد گوتیم 45 صده نوکه هاتی 31 صده یعنی اوه زبجم جماره که اکجار باشه طبعا اف 31 جی 12 صده او یا تکنیکال لوسس یعنی او دنیای همی اف یا دیتره جی او سرپیچی تات نکرن یعنی حتی هیواچار 73,000 سرپیچی هات بونه کردن سرانسری شوی مجموعه میلیون و 240,000 73,000 سرپیچی هات بونه کردن طبعا اف سیستم بوما دیارت کرد کیش ماله و کیش عمود و کیش جه کو سرپیچی کردن نکه اوید بونه 17,000 یعنی 73,000 او بونه 17,000 یعنی بوما شول ما بصانه ترکی کو را کردن او سرپیچی او منفعتانه بو ایوه بو وزارت بو خلق یعنی خلق بۆ نمونە باسی ئەوە دەکەن هاوڵاتیان دەڵێن پێوەری زیرەک ڕێژەی کارەبامان بۆ زیاد ناکە بزانام لێ دوانە شلۆ بابەتەش هەبوو لە لای جنابتانەوە کە بوونی پێوەری زیرەک ڕێژەی پێدانی کارەبا زیاد ناکات جارێ ئەو معلوماتە ڕاستە کە لە سوشیال میدیا بڵاو بووە کاک ڕێگەست طبعا ناو پیوەری زیرەکە منە گوتێ تەولیدە پیوەر یعنی وەکی بێژن ئەو کارەبا تێتە مەزاختن تێتە سەرفکردن بەس هەکە کنترۆلکردن و ڕێخستن بڤی ئامیری ڤی میتەری نەبیت ئەف دەمژمێرن هەبوونا کارە بە ڤی شکلی نەتبووینە یعنی نمونەیەک مە دویما هەیڤا ئێک ji ber ku ew seqayê ser herêmê de hatî em neçar bûn şîna 40 empêra me kirine sî dem ji mêr 7 saeta me kirine 12 saet piştî wê dû maya heyva dû me careka dîziviran bû çil peywendiyekî hawterî pêkevê heye û muadeleyekî matematikîşe ke to rêjeyî empêret zabit kir ڕێژەی پێدانی کارەبا ئەو ڕێژ زیادە بێت یعنی 7 ساعت بوونە 12 ساعت تەنها کوش 40 ئەمپێر بوونە 30 ئەمپێر ڕاستە وەکو پێتیڤێت خەڵکێکی 20 ئەمپێرا دابی نەبن بەلێش نەچاری بوو وەختی ڕێکێک هات بیتە گرتن خەڵکی نەگاسە بیت نە دار هەبن بێنە سوتن نە کارە بژی یا سنووردارکردی بیت گلەیە خەڵکی لێرێدایە بەس پیوەری زیرەک نە تەولیدا کارە بێ تەولید ئەو محەطێت ئاماژە پێکردین ئەڤەنە محەطات التەولید بەس ئەوە بۆ ڕێی خستن و کنترۆلکردنا کارە بێ باشە بەس دائما بۆ تەکنەلۆجیای نوێ پێویستی بە زۆرێک لە شارەزایشیە یعنی ئەوەندەی معلوماتی من ڕێگە بە من بدات یعنی ئیستیهلاکە بێت بۆ نمونە ئەم ئامێرێک کە تۆ داتناوە بەشێک لە هاوڵاتیان گلەی ئەوەیان هەبوو کە 30 ئەمپێریان پێدراوە بەڵام 30 ئەمپێر لە ماڵێ بەکاردایەنن کە چی سرکێتەکەدا دەبەزێت سەرما و گەرما کاریگەری لێ دەکات تا چەندە معلوماتە ڕاستە کاگرێگەست تابان ئەوێ گەلێک ئەپ پرسیارە هاتنێکردن و هەتا لژنا وزێ یل پەرلەمانیژی هاتن و سەردان کرد و چوونە مختبەرێ و چوونە دیسا ینی مەگوتی سامپلێکی بوومە دیارکەن کە ئەف حالەتە هەیە ئانە بەس بوو نمونە ینی ماڵێک ئەم دەبێژن مەچل ئەمپێری داین 35 ئەمپێرە نوکە سەرف کرد دێ ئامیرێکی دیترێ پێکرد ئامیرێ دیترێ چێبی 10 ئەمپێرە تابان تەجاوزش چلێکرد دێتە خوارێ دەبێژن بسپلێتێکی هاتە خوارێ یانە حەمامێکی هاتە خوارێ ئەvە ینی بابەتەکە کاگرێت خەڵکی خۆ پشت ڕاستکەم وەڵڵاهیش ڤی میتەری باور پێیکەریتر سەرانسەری دنیای نینە ئیدێمایە یابانی بژم vêgavê teknolojiya gelek efsane heye yanî ev pîvere Emerîkaya heyl Yabanê heyl Fransaya heyl سیمپڵ هەبووە لەوەی کە ئەم پێوەرە باش ئیشی نەکردبێت یعنی خەڵکانێک هەبوونە با بڵێن ستۆک بوو بێت نەخێ ستۆک بین نەگەهشتەوە مەرحەلەی ئەسڵەن هەند کار نەکردیە و هەتا ستۆک بیت بەس ئەف حالەتە هەبووینە ینی نمونەیەکە بێژم ئەلبەر دەرەش کابراایەکی گوتی بەسە سپلێتێکی هەلکەم تێتە خوارێ من مدیرە خوا پێ تەکلیف کرد کاکە ئەرشەد مگوتی تو دەچی متابعەوەکەی دەرکەت کۆمپرسەرێ ئەوێ سپلێتەی سۆتیە طبعا وەختی شۆرت بیت
40 امپری پتر چه بید 140 امپری جید کشید طبعا دیتا خواره بس سبب در رخه که کای دیتر همی دانشولی نولا درسته ایدن خلالات وی جهازی دا بیت سبب کو وکی بيجي نشرين كرنيا ابي بروجيش هستا كم هندك جار وشياري پێدانی وشیاری لەلایەن دام و دەستگا و دامەزراوە حکومیەکان هەندێک جار بە خاوی دەڕوات بڕیار هەیە بڕیار بە دوای بڕیار دەدرێت کۆمەڵێکی جێبەجێ دەکرێت کۆمەڵێکیان پێویستی بە مودە و کات هەیە بۆ جێبەجێکردنی بەڵام ئەوەی وا دەکات کە معلوماتەکان بە شێوەیەکی باش نەگەنە خەڵک پێنەدانی وشیاری دەتەچی هەست ناکەن پێویستی بەوەی هەیە کە لە ڕێگەی ئەم پرۆگرامە لە ڕێگەی پرۆگرامەکانی ئێوە هیچ لەسەرەوە بکەن کە پێوەری زیرەک وەکو خۆشی بکرێتەوە هەستا کە هەندێک جار وەکو خۆشی نەکراوەتەوە بۆیە خەڵکانێک ڕەدی دەکاتەوە تا چەند متفقی لەگەڵم صادل قال جناب تما سبارات ابي موضوعي وافا نا يعني بس ربطه بوزاره الكهرباء يعني وزاره الپروردگی دور هبيت وزاره اوقاف هبيت خلق ما جي هبيت ما وكو وزاره بيجم تقصيري نكيد و برنامه او اداب تايبت الجال سمارت ميتر بس فعلا بيدفيا هشتا كار سربتك يكك لو ايشاني ك رنگە جێگا شانازی بێ بە وەزارەتی کارەبا ئەوەی من حکومدان نیە من وەرگرتنی معلوماتە بەڵام ڕەنگە بەخۆم ئەم پرۆسەم پێ پرۆسەیەکی گونجاو بێت و هەست بکرێم هەنگاوێکی باشتان بڕی پێش وەزارەتەکانی ترکەتن لەسەر مەسلەی بە ئەلکترۆنی کردن بۆ نمونە هەر کەسێک لە ماڵەوە دەتوانێت بزانێت چەندی پارە لا سرفکردنی پارە لە سرفکردنی کارەبا لەگەڵەوەش بە ئەلکترۆنی کردنی وا بزانم بەرید و هێنان و کتاب و نووسراوەکان کراوە ئەمە شتێک لەسەر بە ئەلکترۆنیکردنەکەم بۆ بینەران بخێڕ طبعا ایکش اهداف ما سرکی او بوکو نه بس بزانی کنه چند پارل سره و چند قرض سره قیناغا کدی دیفرا ما بس کدی دیفرا کو خلق شید پاره خو بریکاوی آنلاینش پاره خو بدد طبعا وگاوی السرانسری هرمی تو الویری بی المانیا بی ترکا بی کیری بی تنه تا رقم اشتراک خواه بی دزانی کنه مالاته چند قرضدار و چند صرفیاتی تو هاتن که از بیشم او پنگا و که اجار باش بون کو حوالاتی بتایبت او پیک هاتیت کو داینف کری گل جارا کری داره که دی بیشتر از پاره خودم آیا خدان ملکی دی چه زاین کو او پاره خودت آنه چه توی رقمی داخل کردی وگا و دیار بید کنه آیا اوه مؤجر اوه دکاناوی و اوه شقاوی و اوه ولاوی و کات کری که پاره خدای آنه هر وصاب بو قیناغا دیفرا کو اوه حوالاتی بشید پاره خوشی پرکاوی ابداد بس اوه هندک اجراعات دیتری یت پەیوەندی بە سیستەمی بانکی و اوه هەلا سەدەکەم بۆستین ئەوەی یەکەم ئێستا 100% ئەم پرۆسەیە جێبەجێکراوە یعنی هەموو هاوڵاتیان یاریێمی کوردستان دەتوان لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە لە ڕێگەی سایتەکەەوە هاوکارانم هەریکارمان بن ئەم ماڵپەڕەی کە وەزارەتی کارەبا بۆ وەرگرتنی معلومات لەسەرەوەی کە چەند کارەباتان سرف کردو چەند پارە قەرزارن لەژەر شاشەکە بنووسرێت بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن سوود لە زانیارێکا وەربگرن هەنگاوا دیترێ کو ئەوە دوکیمنت مانجمنت سیستم مای هەی کو بەریدا ئەلکترۆنی نابینە هەر چار پارێزگا و ئیدارە سەر بخۆ کو حەلەبچە و سلێمانی و هەولێر و دوهوک سۆران و زاخۆ راپەرین ئەوە ما ئەف سیستەمەژی کرا ئەلکترۆنی یعنی الجاتی کو بەریدێک هەتا بۆمەش گەرمیان بێتە وێرە یان زاخۆ بێتە وێرێ چێ بیت وەختێک پێچیت صرفياتك بتذكرين قال جرى حادثه وافيت تشبون ريد كذا وافا يت السرا افا هر وقت كتاب هات صادر كرين خلال از يعني كمترش دقيقه كي الدفمه وتهمان روجان داجي از حس كمجي جارك بين سردان بكنجي يعني كتاب الزاخو یان الگرمیان صادر بویا که ساعت چند الویری صادر بویا چنده وارد بویا مکاری خویل سرکری صادر و وارد کشتیشی گرینگا با الکترونی بکرد تنفیذ و جێبەجێکردن و بەدواداچوون یعنی قوەی مرۆیی ئەمە تەکنەلۆجیاکەمان هەیە دەستان خۆش بێ بە ئەلکترۆنیتان کردووە کتابێک لە زاخۆ دێت بە چەند سانیەیەک لای ئێوە وارد دەکرێت بەڵام بەدواداچوون و جێبەجێکردن چەند حریصی جەناب وەزیر لەسەر جێبەجێکردن و باشترکردنی پرۆژەکان کاک ڕێگەست یعنی ئەم دڵنیایی دنا يعني خلق خو حالات يتخوا هر كتابك يعني نا كيشيش دو روجا زياتر الا جواب جيبوت كتابه بس شيء طبيعته عندك كتابه وقت بيدفيد بنمونه بروجي كي وبرهنانه بروجي وبرهنانه همين مدير عام شاركان ما حفتيه دا روجا كهي
دێن سەر ڕوونن وەکی دیرێک ئایا ئەو مستەمسەکاتی تەقدیم کردی هەمی درستن حسابات کانە پروژه محتاجی چند کاره بێ کیش ڤۆڵتیە 132 33 11 ینی tenê hindek corê muamele nebin heke evê dîtirê hemî cewab yanî kitap diêt û cewaba xwe ji dê wergirît bawer bike yanî nakêşî ji du roja zêdetir. بۆ پرسی سکاڵا هاوڵاتیەک لە سەر سنوور لە گوندێکی دوورە دەست لە شارۆسکەیەک لە قەزایەک سکاڵایەکیە ئەم سکاڵایش توان لە ڕێگەی ئۆنلاینەوە بنێرێت بۆ ئێوە تابعەت چۆنە بەدووادا چۆن طبعا ئەوێ سکالاژی بێژم فەرمانگەها بەدووادا چوون ئەنجومەنی وەزیران شاهدەژی سەرێ کارێکی ئێکجار باش وەزارەتە کارە بێ هاتیەکردن سەر سکالاژی چونکی هاوڵاتیەک نەشێت بۆ سکالایەکی بێت سەردانا وەزارەتی و ئەوێ بکێت بجا سکالایە هەی سەر فەرمانگە هەیە سکالایە هەی چێبیت بۆ باشکردنا ڕەوشە کارە بێت پێشنیار هەبیت بەلێ کارت چۆن نەتوانێت بۆ نمونە ئەگەر ئێستا بە بینەرانمان بڵێ هاوڵاتێک دەوێت سکالای بکاتیان پێشنیارە بکات چۆن ئەم پێشنیارە بەلێگەی ئەلکترۆنی بەدەست ئێوە دەگات بەێ طبعا ئەوژی هەر پێجێکی هەی یسکالا دیسکالاخوا ینی وەکی بژن هاوکارارم ئەگەرم پیجە لەسەر شاشە وێرێدا دیار کرد کاسکالاوی چێش کیجیهەیە هاتیە و معلوماتێت خۆ و جواب جارە کاتیتێرە بوو زەورتەبە زۆر باش طبعا ئەوێت مەڤەت گرێدا وەکو سکالا هاوڵاتێک بکێت ئەوە ئەلکترۆنیە هاوڵاتیەک vێت بزانیت کانی پسولاویە کارە بێ و چەند قەردارە و سارفیاتی توچنە ئەوە هەروەسا کتاب ڕوسمیز بژم ئەفتشتە پەیوەندی بەس پارەکە ماوەش پەیوەندی بە سیستەمی بانقی بە هەر وەختێ ئەو حاضر بوون دوی دەمیدا ئێکسەر ئەڤەژی دێتە جێبەجێکی کۆمەڵە کێشەی بابچینە تەمان باسییان گاوەکانی چاکسازیمان کرد دەستان خۆش بێت بەڵام کۆمەڵە کێشەی هاوڵاتیانی شەیە ئەمەوێت تا چەند چاکسازیتان لەمە کردو بۆ نمونە ئەوەندەی ئێمە بەدواداچونمان کردو ناو خەڵک کێشەی پێوەری زیرەکەوەی باسمان کرد کێشەی فرۆشیاران و هەڵی خوێندنەوەی پێوەەر ئەمە کێشە هەبووە قائیمشە تاوەکو ئێستا کاگرەگەست مە مەلیۆنێک و 770,000 بەشدار بوویەتی نوکەمە مەلیۆنێک و 240,000 مەت ڕابتکردن ینی 700 تقریبا ئەوێ دیترێ چونکە پروژه 2017 وەکو گرێبەستاوی هات بووکردن بەس نەهات بوو تەفعیلکردن مەدوێ کابینێدا مەدویا کووەکی بێژم پتر ئەم خزمەتە هاوڵاتی خۆ بکەن ئەف پروژه مەیەخست جێبەجێکردنێدا و الحەمدلله پروژەیەکی ئێکجار ینی ئەنجامێت باشی هەبووینە نوکە ئەم کارێمە ئەوە و ئەم واسی 100,000 مایژی ئەم جێبەجێکەن دوی وەختیدا بێنەوێت ئەسڵەن چ عەداد بچن ئەو خەلەتیت بەری نیکە ناینەکردن گەلە جاها عەدادا چیت مثلا میتەری بلندە ناگەهێتێک و قیرائاتی بدرستی وەرگریت نوکەس شێن بژمێت ئەو مەلیۆن و 240,000 ئەف کێشە هەمی نەماینە و ئەسڵەن عەدازی پێنەوێت بچیت بۆ بەسەری عەدادەکانیش یعنی ئەمە بەشێکە لە کێشە ینی زۆر جار حکومەت دەیەوێت داهات کۆ بکاتەوە بربەسی بۆ دروستە بێت لەسەر مەسلەی داهاتەکان ینی ئەو داهاتێک کە حەقی حکومەتە وەری بگرێت یعنی هەم قسە لەسەر هاوڵاتیانەکەین ئەمە حەقی مەشروعی خۆیانە بەڵام بۆ حکومەتش پرسیارێک بکەین کێشەی وەرگرتنەوەی کۆکردنەوەی داهات کێشەیەکی گەورەیە کە پرۆژەکان پێ ئیدامە بکەن پێت وایە ئەمە تەنیا بەسەکە گەڕانی ژمێریاران لە گەڕەکەکان بۆ وەرگرتنەوەی پارە ئەمە بەس بێت ئالێتێکی نەخێر بەس نیە طبعا ئەوامە کریە ئەلکترۆنی هەدەفامە ئەوە پێ و خەلک خۆ بزانیت کانێ سارفیاتی توچنە بەس ئەوە مەگوتی سیستەمی بانقی وەرگێدا وەکی ترژی گەلک کێشەیەکە ڕێگەس ئەوە بۆ عەدادێتمە ینی عەدادێتمە دەچن گەلک مەثەلەن ماڵ نینن گەلک دەرگەی لێناوەکەن گەلک چبیت مال داد خەوتینە ینی خاصەتەن هەکە ڕەمەزان و ئەوا بگرن ینی عەدادێت چیت بەس وەکی بێژن ئەنجام وسانە بووینە لەومە ئەوە تەسیرێ داهاتیژیت لەسەر چاکسازیەکانی حکومەت لە ڕووی مەنەجمنتەوە لە ڕووی ئیدارەوە وەزارەتی کارەبا ئەمەی کە بینیمان کۆمەڵی گۆڕانکاری لە سێکتەرە جیاوازەکانی بەشی خۆی کرد لە تەولید لە بەشەکانی مەبەستان لەم گۆڕانکاریانە چ بوو بە بەم گۆڕانکاریانە لە ڕووی ئیداریەوە چتان دەستکەوت و ئایا ئەم پرۆسەیە بەردەوامە تا چەند دەکرێت پێمان بڵێ کە بەم پرۆسەیە ئیشی مەنەجمنت و گەندەڵی کەم کرایەوە تا چەند چاکسازی باشتر جێبەجێکرا
اكيد گۆڕانکاریە مفاید خۆ هەنە و نه هەر گۆڕانکاریەکژی بێتەکردن معناوی گەندەلیە چونکەکە گەندەلی بیت دەستگەهێت یەت یاساییت هەین مەفرۆزە ڕوبەڕوو ئەوان بن بەس gelek ئەva پۆستا یعنی زێتش 15 ساڵە موقعێکی دابووینە بژم ئەvە بخوا چیت بیت وەکی بژن جهێ گومانێ بەرامبەری هاوڵاتیژی و ئان مؤسسێژی بکاربین لەوما وەکو چەندین ڕێڤەبەرێن گشتی هاتنە ئالۆگۆڕی ینی هاتنە گوهارتن شوانایە دوهک بۆ شوانای بەرامێنانێ بە گوهاستنێ یە کنترۆلی چەند ڕێڤەبەرێن گشتی هاتنە گوهارتن دوا پرسیارم ئەگەر لە کەمتر لە خولەک بەڵام دەوە ئەکرێت ئەگەر هیچ شتێکی تاڕی نێتە پێشێ هیچ قەیرانێک ڕوتێ نەکات دەکرێت پێم بڵێ بۆ ئەم ساڵ پێدانی ڕێژەی کارەبا بە بەراورد لەگەڵ ساڵەکانی ڕابردوو زۆر زیاترە بێت کاکە ڕێگەس ڕێژە باشتر دەبیت بەس بلانت شتێکی دیترێژی ڕۆمبیل بەرامبەری هاوڵاتیەمە نوکە ئەڤرۆ بێ ئە پرۆژێت و مەگوتینژی کو دێ هەتا هەیوان نەهەیەن نوکات شیاندای ئەم 7000 مێگاواتت کارە بێ بەرهەم بینە موضوعی مەیە سەرەکیت نەت بەرهەمێنانە کارە بێدا بەلکیت بابەتێ سو تەمەنیە بە زۆر بەکوتی باشتر دەبێت کارەبا بەدانی کارەبا طبعا ئەف ژێدەرە 700 مێگاواتی تر بەلێ هەتا هەیوانە دێنە ناو شەبەکە بەڕێز ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان سپاس دەست خۆش زۆر سپاس بۆ سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون تا دیدار هەشاد